الحمد لله والصلاة والسلام على رسول الله. إيمان داران پیغمبری خوا صلی الله عليه وسلم بۆمانی ڕوون کردەوە فەرمووی بەڕاستی دنیا زۆر شیرین و سەوزاییە، واتە دنیا بەلاتانەوە زۆر خۆش و زۆر سەرنجڕاکێشە. هەر یەکێکمان باوەش دەکەین بە دنیادا کە ئەنەهو ئێمە تێیدا دەمێنینەوە بە هەتایی وەکو سەوزاییەک و خۆشیێکی بەردەوام باوەشمان پەیدا کردووە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وإن الله مستخلفكم فيها، خی پەروەردگار ئێوەی کردوتە جێنشینی جیلی پێشخۆتان، واتە جیل لە دوای جیل لەسەر ئەم دنیادا دەمێنێتەوە. هەر ئێمە دەڕۆین و جیلی دوای ئێمە دەمێنێتەوە و دڵی زۆر بەو دنیای خۆشە، بە میرات بۆی بەجێماوە. بەڵام فەرمووی فينظروا كيف تعملون، با هەر یەکێکتان سەیر بکات چی تێدا ئەنجام دەدا لەم دنیایەدا، کەواتە بە ئاگامان لێبێت ئایا ئێمە وەکو پێشینانی خۆمان لە پیاو چاکەکان و پیاو ساڵحەکان دەبین یان وەکو ئەوانە دەبین کەوا باوەشیان کردووە بە دنیا و هەموو غەمیان کردوتە تەنها دنیا. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی فاتقوا الدنيا واتقوا النساء، ئاگاتان لێبێت خۆتان بپارێزن لە فیتنەی دنیا هەڵتان نەخەڵەتێنێت. واتقوا النساء، ئاگاتان لێبێت لە فیتنەی ئافرەتان، فیتنەی ئافرەت هەتان نەخەڵەتێنێت. ئامان گەنجان وریابن. واللهی ئەوانەی کەوا چوونە تەمەنێکەوە دنیا زۆر زاڵە بەسەریاندا، بەڵام ئافرەت فیتنەیەکە گەنج و پیری لە خشتە بردووە، کەواتە ئاگال لێبێت فاتقوا الدنيا واتقوا النساء. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە درێژی فەرمودەکەدا فەرمووی بەڕاستی بەنی ئیسرائیل یەکەم فیتنەیە کەوا تێیکەوتن بریتی بوو لە ئافرەت، کەواتە بەنی ئیسرائیل نزیکەی 70 پێغەمبەریان بۆ هات بەهۆی فیتنەی چیوە لەناو چوون؟ بەهۆی فیتنەی ئافرەتەوە. بۆیە ئاگامان لێبێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاگاداری کردینەوە لە دوو فیتنە، فەرمووی فاتقوا الدنيا واتقوا النساء، کەواتە ئیمانداران با خۆمان بپارێزین لە فیتنەی دنیا، نەبێتە فیتنە و بەڵایەک بۆمان لە خشتەمان ببات، و خۆمان بپارێزین لە فیتنەی ئافرەتان لە خشتەمان نەبات و دینەکەمان لە دەست نەدەین. خوای پەروەردگار هەموو لایەکمان بپارێزێت.